پارتی لهولێرێ بمەڕەیە ئەفدەمێتە باش کاوە داوی پێزانێتە لەسەر جڤینە ئالیەن سیاسی لەسەر پرسە سەرۆکاتی هەرێمێ چنە؟ بەڵێ هەکار ئەو دەمەت باش دیارە لە پێش کاتژمێر هەفتی ئێوارەی ئەمڕۆ کۆبوونەوەی حزب و لایەنە سیاسیەکان ئەوانەی کەوا بەشدارن لە حکوومەت و پەرلەمان لە هۆڵی سعد عەبدوڵڵا لە شاری هەولێر دەستی پێکرد کۆبوونەوەکە زیاد لە 2 کاتژمێر و نیوی خایان و دوای کۆبوونەوەکە لایەنە سیاسیەکانی بەشداربوو لە کۆبوونەوەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا کە فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان قسەی کرد ئەوەی ڕاگەیاند کە ئەوان بە شێوەیەکی گشتی هەموو لایەک گەشتبینن بە ئەنجامەکانی ئەو کۆبوونەوە و لە یەکتێگەیشتن هەبووە لە نێوان لایەنە سیاسیەکان و باسی لەوە کردکەوە ئەوان لە کۆبوونەوەکە 2 خاڵیان گەڵاڵە کردووە کە خاڵی یەکەم ئەوە بووە داوا لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بکرێت کە کۆبوونەوەی بەیانی کە بڕیارە کۆبوونەوەی نائاسایی ئەنجام بدرێت دوا بخرێ بۆ کاتێکی تر بۆ ئەوەی کات لە بەردەم لایەنە سیاسیەکان هەبێ گفتوگۆی زیاتر بکەن بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتنەوە خاڵی دووەمیش ئەوە بوو باسکردم و لەوەی لایەنەکان بگەڕێنەوە بۆ لە سەروی خۆیان یان حزبەکانی خۆیان بۆ ئەوەی ڕاو بۆ چوونی زیاتر وەرگرن و گفتوگۆی زیاتر بکەن لەسەر ئەو پرۆژەی پارتی کە لەو کۆبوونەوە خستە ڕۆمن زیاتر قسە ناکەم هەکات لێرە میوانێکم لەگەڵا ئەویش خەلیل ئیبراهیم ئەندامی دەستەی کارجێڕی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە بەشدار بۆ لە کۆبوونەوەکە لێرە دەیدوێنین و زانیاری زیاترمان سەبارەت بە کۆبوونەوەکە دەداتێ مامۆستا سڵاوت لێبێگەر بێتە ئێرانە پێمان بڵێ کۆبوونەوەی ئەمڕۆ یاخود ئەنجامی کۆبوونەوەی ئەمڕۆ چی بوو؟ بسم الله الرحمن الرحیم کۆبوونەوەکی باش بوو ئەمڕۆ هەرچەندە درەنگ بوو دەبووە ئەم کۆبوونەوانە زووتر بکرێت ئێمە وەکوی گرتووی ئیسلامی کوردستان بەردەوامی لەسەر هەوڵەکانی خۆمان بۆ سازان و هەر هەوڵێک هەبیت هەر دانیشتنێک هەبیت ئێمە پشتگیری دەکەین و بۆ گەیشتن بە سازان چکو ئازانێ و پرسە بله هر لسر پرسا سلوکاتی هرمه کو ایشف بابده پرسا سلوکاتی هرمه گرمویا و جوینن آلیان سیاسی گرمبویا هیا کوب گهنه سازانه که هیا کوب گهنه انجامه که لسر پرسا سلوکاتی هرمه جارکادن دچینا جمن چگانه این آرتی کل جمعی مهوانه که بو داوی پیزانین لسر جوینن ایرو لم پروژه که پروژه تری شبید پیگ و همو حزبکان لانکان بتایبتی پنج لایانه اویل حکومت بن کفراوان اوانا گفتگو بکن بشکو بکن سازانه کی سیاسی بلکو لو قیرانه در بچین چکو بله ما مستا پروژه کی پارتی چی تدا بو اگر بو من باز پروژه پارتی رازینه لسر سیستم که بکرت سیستم پارلمانی رازینه لسر اواب رخصتنوی د صلاتکانی هر سه سروکاتی هەروەها باسی ئەمەیەک و باسی شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئایا لە ناو بەرلەمان بیت یا لە ناو خەڵک بیت طبعا ڕێی خۆیان لە ناو خەڵک بیت ئەگەر ڕێی 4 حزبی تر ئەوە لە ناو بەرلەمان بیت ئەگەر نەگەشتینە نەتیجە لەو مەوزوعە ڕاپرسیەک لەسەر بکرێت شعب ئەو بڕیارە بدەت لەکوێ بیت بەڵێ ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پرۆژەکەی پارتی ڕازی بوون یان ئەنی جێگای نیقاشە هەندەشت ئێمە قسەمان هەیە گفتوگۆمان لەسەرەیە تێبینی خۆمان هەیە ئێمە لە کاتی جدیات مناقەشاتی جدیات بیر و بۆچوونەکانی خۆمان تێبینیەکانی خۆمان دەخەینە ڕوو باس لەوە نەکرێت کە بۆچی بزوتنەوەی گۆڕان بەشداری ئەو کۆبوونەوەی نەکرد کە پێشتر لەگەڵ ئێوە و یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی پرۆژێکی هاوبەشتان هەبوو لە پەرلەمانی کوردستان باسە مەوزوع نەکرا طبعا ئەوە پرسیارە لەوان بکرێت کا بۆچی نەهاتن ئومێدەوارین هەموو لایەن بە جدی ئەو مەوزوعە هەمومان دیراسە بکەین و پێیگووە هەوڵ بدەین بەشک و بگەینە نەتیجەیەک لەو قەیرانە دەربچین بەڵێ پارتی ڕازی بوو بە کەمکردنەوەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم وەکو پێشتر باس ئەکرا يعني باسی ڕێکخستنەوەی گۆڕانکاری طبعا ئەوەیە دەستکاری دەکرێت لە دەسەڵاتەکانی چکو هەر گۆڕانکاریەک لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ئان دەبێت بچیت بۆ بەرلەمان ئان دەبێت بچی بۆ ئەنجومەنی وەزیران یان بۆ ئەنجومەنی قەزا یان بۆ هەر شوێنێکی تر طبعا ئەمانە هەموو پێگوە گرێداینە علاقەیان پێگوە هەیە دەبێت هەمویان پێگوە تەنزیم بکرێت بەڵێ ڕۆڵی ئەمریکا و بەریتانیا و نەتەوەیەگرتووەکان چی بوو کە نوێنەرەکانیان لەگەڵ ئێوە بەشدار بوون لە کاتژمێری یەکەمی کۆبوونەوە
نوێنێرانی دڵ نوێنێری ئەمریکا یاریدەدەری وەزیری خارجی ئەمریکی بەشدار بوو لەگەڵ سەفیری بریتانی لەگەڵ نوێنەری UN ئەمانە پەیامیان ئەوەیە و وەزعەکە زۆر حساسە مەترسی هەیە ئەمە لە پێیگووە لە شەڕێکین دژی داعش لەو مەوزوعە دەبێت ئێوە مەترسی قۆناغەکە باش لە بەرچاو بگرن لەگەل ئەوە بوون استقرار هەبیت لەگەل ئەوە بوون بۆ خۆتان دیراسە بکەن و لەو ئەزمە دەربچن بەڵام بۆ ئەوە بێت بۆ ینی اتفاقێک بکەن پلانێک بدانن جدولێکی زەمەنیتان هەبیت باسی ئەوەش بۆ ینی کە لەگەل ئەوانە دەستکاری لە وەزع نەکرێت چکو خەتەر حرب هەیە و بەڕێز سەرۆکی هەرێم لەناو عەمەلیەیەکی شەردایە دەستکاری لەو مەوزوعە هەکر نەکرێت ئەوان پێیان باشترە واتە پێیان باش بوو سەرۆکی هەرێم بمێنێتەوە لەو کات ما پەیامەکە بە واقعە بوو بە واقعیان خود بە وازحی ئەو مەسەلیان لەگەڵ ئێوە باس پەیامەکە تەمان پەیامی خۆیاندا و ڕوئیەی خۆیان خستە ڕوو ئەو معنایە بە وازحی تێدا بوو بەڵێ ئەی کەی داوا لە پەرلەمانی کوردستان دەکەن کە کۆبنەوەی بەیانی دوا بخات لە کاتێکا بەیانی کاتژمێر 11 کاتی کۆبنەوەی نائاسایی دانراوە لە پەرلەمان ئەمە طبعا هەندێک مقتەرەحێک هەبوو زۆر لایەن پشتگیری و مقتەرەحان کرد کە داوا بکرێت دەرفەتی زیاتر بۆ سازان برەخسێت و ئەم کۆبوونەوەی سبەینێ تەجیل بکرێت تا زیاتر ینی مناقەشات و مداولات و ئالوگۆری بیرۆڕا لەسەر ئەو مەسئلە بەشکو بکەنە سازانێک بکرێت ئەم بەڕێز فواد حسێن باسی کرد لە کۆنگرەی سەحەفی خۆی سەیدا خەلیل ئێوە کاتژمێر 4 ئێوارەش 3 بۆ 4 کۆبنەوەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیان تیتان هەبوو وەکو یەکگرتووی ئیسلامی لەسەر ئەو پرسەش و ئەمڕۆژ لەو کۆبنەوەی بەشدار بوون ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی ڕێیتان چییە لەسەر کۆبنەوەی بەیانی کە کاتژمێر 11 ئەکرێتن ئایا پێتان باشە بکرێ یاخود پێتان باشە دوا بخرێ و کۆبنەوەی ئەوە ئایا داوای دواخستنتان کردووە ئێمە بەردەوامی لەسەر نقاشاتی خۆمان ئێشتا هەر لە دانیشتنین مەکتەبی سیاسی سەرکردایەتی بەردەوامن لەسەر خەت و ئێمە مەبدەئی ئێمە دیارە هەوڵی ئێمەش دیارە ئێمە لە مەساری ئەوە کە تا بتوانین تا دەرفەت هەبێت بۆ سازانێکی سیاسی ئەمە ئەسڵە لە لای ئێمە وەکو تریش بڕیار بۆ بڕیاری مەکتەب سیاسی زۆر سوپاس بەڵێ هەکار ئەوەی گوێتان لێبوو دیارە قسەکانی خەلیل ئیبراهیم ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو کە یەکێک بوو لە بەشداربووانی کۆبنەوەکەی ئەمڕۆی حەزب و لایەنە سیاسیەکان کە لە هەولێر ئەنجام دراوتیایدا پارتی دیموکراتی کوردستان پرۆژەی خۆی خستە ڕوو وەکو خۆی باسی کرد کە پارتی لە پرۆژەکەیدا ڕازیە کە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان بکرێتە پەرلەمانی و سەرۆک لەناو پەرلەماندا هەڵبژێدرێ و هەروەها دەستکاری دەسەڵاتەکانی سەرۆک بکرێ واتە چاکردنی بۆ بکرێت تعدیلی ئەو دەسەڵاتانە بکرێت کە ئێستا بە سەرۆکی هەرێمی کوردستان دراون و تا ئێستاش ئاماژەی بەوەدا کە گفتوگۆ و نیقاش لەناو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوامە لەسەر ئەوەی کە ئایا بەیانی بەشداری کۆبنەوەی پەرلەمان بکەن یاخود نەکەن تا ئێستا هیچ بڕیارێک نەدراوە. بەڵێ زۆر سپاس.